بەناوی خۆی بەخشندە و میهرەبان باز لە کەرتی پەروەردە دەکەین. هەر بەڕاست پەروەردە تەنها کەرتێکە؟ ئایا پەروەردە سیستەم نییە؟ ئایا پەروەردە بریتی نییە لە هەموو سێکتەرەکان؟ ئەکرێت پەروەردە تەنها لە وەزارەتێک و دواتریش حیزبێکدا کورت هەڵبهێنرێت؟ و لە سەروبەندی ئیمتیحانەکانی کۆتایی ساڵدا چێ بکڕین و فرۆشی وەرەقەی ئیمتیحانەکانەوە وەکو کاڵەکانی تر بەرپرسیارە؟ و تەنها مامۆستا و قوتابی جێبەجێکاری پرۆسی پەروەردەن یان پەروەردە زۆر لە مامۆستا و قوتابی و وەزارەت و حکوومەتیش گەورەترە؟ بەڕێزان لەم بەرنامەیەدا بەشداری بەڕێزانی ئامادەبوو لە مامۆسایانی بەڕێز و هەروەها بەشداربوانێکی تریشمان لە مامۆسایان و قوتابیانیش بەرداوام بین لەسەر بەرنامەکە. خۆشحاڵە بین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن. مامۆستا کەمال لەگەڵ سەرەتا لە جەنابتەوە دەست پێکەم وەکو بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی لەم کاتەدا کە بار و دۆخی هەرێمی کوردستان بە خەیرانێکی قورسی ئابووری و پاشان سیاسی و بارودۆختێکدا تێپەڕ بێ بەدەر لە ساڵەکانی دیکەی هەرێمی کوردستان چه ئامادەکاری کراوە لەم ساڵدا بۆ بە کۆتایی هاتنی ئیمتیحانەکانی کۆتایی ساڵ لێرە؟ بەڵێ بەنای خوا سپاسی بەڕێستانە و بەخێراتنی ئەو خۆشەویستانە و هەردوو مامۆستای بەڕێز دەکەم. بێگمان وەکو ساڵانی ڕابردوو وەکو ئەرکە پەروەردەیەکان و ڕێنمایەکان هەموو ئەو ئامادە باشانەی کە لەسەر شانی پەروەردەیە پێویستە بیکە کە کردوێتی بە گەیاندنی ئەو ساڵنامە لە یەکەم ڕێنمایی کە پێوترە ساڵنامەی تاقیکردنەوەکان یا ساڵنامەی خوێندنی ساڵ گەێنراوە تا سەرجەم قوتابخانە خوێندگاکان و هەموو بەڕێوەبەرەکان مامۆستایان هەمووی ئاگادارن تەنانەت ڕێنمایی تایە بۆ خوێندکارەوانە هەمووی بە پێی ساڵ و ڕۆژەکانی تاقیکردنەوەکان وەروە ئامادە باشیەکان و تاقیکردنەوەکانی هەردوو قۆناغەکانی پۆلە کۆتاییەکان و پۆلە ناکۆتاییەکانیش و ئەرچی سەرشانی دیژنی تاقیکردنەوەکان لە قوتابخانەکان و خوێندگاکانە بە شێوەیەکی گشتی ئەمانە هەمووی گەێنراوەتە خوێندگاکان. هەز بە جیاوازیەک لە چاو ساڵەکانی کە یعنی ئەم ساڵ ئێمە سەرەوەش پاشانێتە سەر تاقیکردنەوە گشتەکان ئێمە پێش یەک مانگ لەمەوە پێش هەموو ئامادە باشیە کراوە کە لە خوێندگاکان بە تایبەتی ژینگەی خوێندن کە تاقیکردنەوەی تیاوترە پێوترە هۆڵی تاقیکردنەوە ئەو لە هەموو گرنگترە هەموو قوتابخانەکان لە 1993 لە 16ی سێ و نووسرامان کردو بە سەرجەم قوتابخانەکان و پاشتان 25 نووسراوێکی کەما کردوێتەوە بۆ ئەوەی هەر بەڕێوەبەرێکی بەڕێز هۆڵی تاقیکردنەوەکەی کەم و کوڕیەک پێداویستێک بێ ئەگادارمان کاتەوە زۆربەی زۆرێتوان بەڵام الحەمدولله لە ساڵانەوە حوتی بە شوێکی باش ڕۆشتووە. ئەم تاقیکردنەوەی گشتیانی کە ئێستا دەستی پێ کردووە جیاوازەکەی لە هەندێک حاڵەت هەیە زیاتر ئێمە بەڕاستی بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە پابەندین بەو بەجێبەجێکردنی ئەو ئەرکانی کە لەسەر شانمانە ئەوی لە توانای ئێمەیە بەڵام هەندێک شتەی لە توانای ئێمانی واتە ئێستا ئەوانی کە لە توانای ئێوە تەکنۆلۆژیا ئەوانەی کە لە توانای ئێمە نەبووە وەکو پەروەبەریت پەروەردە تەکنۆلۆژیا ئەمە ناتوانین پێبەپی ئەوە بەڕاستی بڕۆین مەجبور بووین وەکو وەزارەتی پەروەردە هاوکاری وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆ وەستاندنی پەخشی ئەنتەرنێت بۆ ماوەی 4 سەعات ڕۆژانە کە تاقیکردنەکانێک بێمەش بەپی ئەو ڕێکەوتنامەی کە لە بینی وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی پەروەردە کراوە بۆ ڕێگەگرتن لە هەر دزی و قۆپێگە بێ بۆی خوێندکار بەڕاستیە لە ئێستاوە هەست بە دڵنیایی بکە کە سوکارێ زۆر هاواری لیاساوە ترساوە کە مناڵەکەی بە شێوەیەکی وا بێت بەڵام کەسانی تریشەیە بە فڕوفێڵ و بەوە ڕات لەوانەیە تا بۆشی سەر بگرێت. ئەمانە هەموو ڕێگەگرتنە تەنانەت قرتاسێک کە قەڵەم و لاسیک و قەڵەمدانە وەزارەتی پەروەردە ئامادەی کردو ڕاوە بە قوتابی خوێندکارەکان بەڕێوەبەرەکان ئەگۆڕێن لە هۆڵەکانی تاقیکردنەوە و ئەو شڕانی هێڵی ئەنتەرنێتە ئەم ساڵ یەکەم ساڵە جێبەجێ بەڵێ ئەمە یەکەم ساڵ بە نیسبەت ئەنتەرنێتەوە بەڵام بۆ هەستەکەم ساڵانی ڕابردوو لە ڕێی ئەنتەرنێتەوە گزیکاری کراوە. بەڵێ ئەوانە تەمەنەمانە هەمووی دەرەنجامی ئەو تەجروبانەیە کە لە پێشترە وەرمان گرتووە پاشان ئێمەوەی کە بۆمان بکرێت کاری لەسەر بکەین و ڕەنگە ئەمەش بەوە هەموو شتێک کۆتایی نێت بەڵام لەگەڵەوە خۆ دەنگۆش هەیە هەرەوەی کە مەسەلەن پرسیادراوە پرسیان براوە پرس ئەمان نارێ بەڵام لەگەڵەوە ئەوەی کە بۆ تۆ بکرێ وەکو بەرپرسێک وەکو